ڕۆژی گیانی میرات و کەلەپورە چۆن میرات و کەلەپوری خۆمان پارێزین و پارێزگاریان لێ بکەین پاراستنی شوێنەوار و کەلەپورەکانی ئێمە تەنها ئەرکی حکوومەت و لایەنی پەیوەندیدارەیان ئەرکی تاکە وەرزی سێران و گەشتە ئێستا تۆ هەندێک شوێن ئەشکەوتی وای تایە دەیا بابەتی شوێنەواری تایە ئەبێ ڕۆڵمان هەبێت لەوەی هیچ نەبێت لێی نەنووسین نەک کاریگەریمانە بێت لەسەرەوەی کە بیان شکێنین یان تێکیان بین ژینگەکەیان وێ کاک محەممەد مەردان نووسەر و فۆلکلۆریست ئەمڕۆ لەلامان میوانە لەسەر ڕۆژەکە و کۆمەڵێک بەهای گرنگی میرات و کەلەپورمان بۆ ئەخاتە ڕوو کاک محەممەد بەخێر بێ کاک محەممەد ڕۆژی گیانی میرات و کەلەپور بۆ کەوتوتە ئەم ڕۆژەوە یان ئەم ڕۆژە بۆچی دیاری کراوە و ئێمەی کورد خاوەن میرات و کەلەپورین با پرسیارەکەەوە کە مەزان پێت ناخۆشە پرسیارەکەوە مەڵام بابیکە خاوەن میرات و کەلەپوری خۆمانین سەرەتا پیرۆزبایی لە تەواوی فۆلکلۆرستانی جیهان و نەتەوەی کوردەکەم دەستخۆشیتان لێ یەکەم کە ئەم ڕۆژەتان بەسەر کردەوە و بۆ بینەران و بۆ فۆلکلۆریستان بیری فۆلکلۆریستان خستەوە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کەلەپورە. بەڵێ ئێمەی کورد لە پێش هەموو نەتەوەکانی جیهانە خاوەنی کەلەپور و خاوەنی هەموو شتێکی خۆمان بووین سەرچاوەی کەلەپور کە ئێستا بە دنیاە ڕاستە هەر نەتەوە هینی خۆی تایبەتی خۆی هەیە بەڵام کورد لە هەمیان کۆنترە بۆیە پرسیارم ئاوا کردوتم ڕەنگە پێت ناخۆش بێ چونکە لە دەیامە دانیشتنە ئەم قسەیان ئاڕاستە کوردینەوە بە تایبەتی من کە بەرنامەی کورسات کوردەواری هەندێک بەرنامەی کوردەواریم هەبووە ئەو پرسیاران ئاڕاستە کردو بەس خۆزگە و بەرنامەیەت بەردەوام بواە لایترەوە داوا لە کورساتەکە نیشان بەڕاستی خۆزگە بەردەوام بواە شتێکی جوان بوو ناساندنی کەرەستە کەلەپوریەکان ئەوە خۆی لە خۆیان ئەهمیەتێکی تایبەتی خۆی هەبوو ئەنی بەڕاستی ڕۆڵی جوانت بینی زۆر زۆر سپاس جا بۆ یاڵم زۆر جار ئەیانوت پاشە کورد میراتی هەیە کەلەپوری هەیە تۆ خەریکی ئەمەی بۆیە من پرسیارەکەم ئاوا لە جەنابەت کرد وەڵای من ئەمە کۆنترین نەتەوەی لەسەر کوڕی عەرزە چونکەم ژیان لە کوردستانەوە دەسی پێکردووە ئێستا بۆ نمونە ینی چەند نمونەیەکی بچووکت بۆ بێنمەوە لە ڕووی هونەری شێوەکاریەوە ئەگەر قسە لەسەر هونەری شێوەکاری بکەین کورد خاوەنی کۆنترین هونەری شێوەکاریە بە پێی کتێبەکەی زۆر بەڕێز دکتۆر فەرهاد پیرباڵ ئاماژەی پێک کردووە ینی لە ئەشکەوتەکانە وێنەی ئاژەڵ و وێنەی ئەم جۆرە بەڵام هەموو شتێک کێشراوە کەواتەوە بە بناغەی هونەری شێوەکاری لە جیهانەدا ئەندرێ سەرچاوەکەی کوێ ئاخێزگەکەی کوردستانە وەکو ئەوەشی کە ئەو پەیامنێرەکەتان ئاماژەی پێکرد لە چەمچەماڵ بوو چەرموو بەڵام دەرکەوت بێستان سوور لە پێش چەرمۆوەیە بە پێی ئەوەش بێ هەر لە ئەشکەوت و کاتوونەتە خوارەوە لە گوندانیشتە جێبوون هەر لە کوردستانەوە سەرچاوی گرتووە ئین ساڵش کە ئێمە وەک کۆمەڵی کەلەپور گڕی نەورۆزمان دەرکرد تەماشاکەی ئێمە ڕۆژژمێرێکمان بڵاو کردەوە حەزم کرد ئاماژەیەکی پێبەم ئەو ڕۆژژمێرە ڕۆژژمێری زاگرۆسیە مێژوەکەی بۆ کەی ئەگەڕێتەوە بۆ 12,000 ساڵ پێش ئێستا کەواتە کۆنترین 12,000 ساڵ پێش ئێستا 12,000 ساڵ پێش ئێستا کەواتە کورد زاگرۆسەکان خاوەنی کۆنترین ساڵنامەن لە هەموو جیهانە ئەمە شوێنەوارە چێ پێوانی ڕۆژ و ساڵ ئەوانەیە بەڵێ ئەوە ڕۆژ و مانگەکانە کە کوردی و ئەمەش ڕۆهایە کە ئەو شوێنەواری تیا دۆزرایەوە و حکوومەتی تورکیا ئەیویست سەر و نگونی کە ئەم حەقیقەتە نەختشێتە بەردەستی خەڵک ئێمە بە شانازی وەکو گڕی نەورۆز ئیمساڵ ئەمەمان بڵاو کردو کە برایی زۆر خۆشەویستمان پڕۆفیسۆر دکتۆر مەولود ئیبراهیم و کاک نافعدی بەگەی لە شاری هەولێری خۆشەویستەوە ئەو ئەرکەیان کێشا و ئەمەیان دروست کرد ئەم ساڵنامەیە ئەم ساڵنامەیە بۆ خۆی گەواهی ئەو ئادامن باسی ئەوم کرد کە هونەری شێوەکاری لە ئەشکەوتەکانی کوردستانەوە هی بوو ئەمەش دەرکەوت کە کۆنترین ساڵنامەش لە هەموو جیهانە هەر کوردستان لە زاگرۆسە باش
مرۆڤی نیاندەرتاڵ بۆ ناڵێک مرۆڤی نیاندەرتاڵیشمان هەر لێرە نەبوو بەڵێ هەموو شتەکان لە چووکم کوردستان شوێنی لانکەی دروستبوونەوەی و سەرهەڵدانەوەی مرۆڤایەتی بووە ئەجا وەرە بڕۆ بۆ شتەکانی تری کوردی ئێستا بۆ نمونە باز لە فۆلکلۆر بکەین بەڵام ئێمەی کورد چووکم خاوەنی خۆمان نەبووین لە دوای ڕوخانی دەوڵەتی مادەوە لەسەر پێی خۆمان نەوەستاوینەتەوە تاکو هین بکەین کار لەسەر شتەکانی خۆمان بکەین ئێستا ژوا 34 یا 35 ساڵە ئەم بەشەی باشووری کوردستان ئازاد کراوە دوشمنانمان ئەمەندە قەپیان لەسەر ئەم تۆزە بچکۆلەی باشووری کوردستانە ناڵێن لەسەر پێی خۆمان بوەستین ناڵێن وەکو پێویستکار لە شتەکانی خۆمانە بکەین. مامۆستا محەممەد دەزانین ببوورە قسەکەشم پێ بڕێید میرات و کەلەپور ناسنامەی گەلەکانن ئەگەر بێت و بیان پارێزین ئەتوانین مێژوو کللتور بۆنەوەی داهاتوو بپارێزین بەڵام ئەمە ئەرکی کێ پارێزگاری لێ بکە و ئێمە وەکو کورد تا چەند توانیمانە پارێزگاری لەم کللتورە جوانە بکەین کە هەمانە خۆی بە پێی قۆناغە جیاجەکان هەر قۆناغە و هەندێک کەس یا کۆمەڵە کەسێک سەری هەڵداوە و پاراستویانە مەسەلە بۆ وێنە باشە دیقەت لە پیرەمێردی مەزن بین پیرەمێردی مەزن کە لە تورکیاوە گەڕایەوە لە ئەستەمبوڵ بەدەر لە کاری ڕۆژنامەوانی و بەدەر لە کارە شتەکانی تر شیعر و نووسین و ئەم جۆرشتانە بایەخێکی یەکجار زۆری بە کەلەپور و فۆلکلۆریاوە یعنی شوێن دەستی دیارە دوای ئەوە وەکو باسم کرد بۆ یەکەم جار وشەی فۆلکلۆر ویلیام جۆرج تۆماس ساڵی 1846 ئەم وشەی بەرجەستە کردو بەکاری هێناوە باشە دوای 112 ساڵ گەیشتووە بە ئێمەی کورد دوای 112 ساڵ لە دروستبووری ئەو وشەیەوە ئەوش هەندێک لە خەڵکی دڵسۆز تەبەن وشەی فۆلکلۆر ئەتا ساڵی 1958 لە کوردستانە بە تایبەتی باشوورەڵێم بەکار نەهێنراوە بەڵام لە دوای 58ەوە ئەوش بە پێی گۆڤار و ڕۆژنامە و کتێبەکان ئەتوانی هەندێک کەسە بوون مەسەلە لەوانە مامۆستا محەممەد تۆفیق وردی مامۆستا محەممەد ساڵح سەعید ئەمانە بە پێشەنگی بەکارهێنەری ئەم وشەیەدا ئەدرێن باش لێەوە سەرچاوی گرتویان تۆ سەیری کە دوای چەنە بە ئێمە گەشتووە دوای 112 ساڵ ئەوش بەهۆی چیەوە لەبەرەوەی ئێمە وەکو ئاماژە پێیا خاوەنی خۆمان نەبووین هەتاکو بەرجەستەی بکەین ئەم وشەی ئێستا خاوەنی خۆمانین ئەوە تا ناڵێن وەکو پێویست کار لە مامۆستا محەممەد ئێستا کەسانی وەکو کاک بەڵێن کە مۆزەخانەیەک لەسەر گیرفانی خۆی پاراستوێتی و دەستی خۆش بە ماڵیا بێ دڵنیام دەیا کەسی تر هەیە بەم جۆرەیە یان دەیا شوێنی ترمانە ئێستا بۆ من ماڵەکەی حیکڕن و تازەکراوەتەوە بە شێوازێکی زۆر جوان هەر حەزەکەی پیا و بچێت سەیرێکی وانە وتێل فەرەحمانێ ئەمە بەس لە سلێمانی لە هەولێر هەمانە لەسەر قەڵا لە کەرکووک هەمانە لە کەلار لە کفری من هەمووین بینیوە باشە ئەمانە چەند گرنگن ئێمە بیر لە یاسایە بکەینەوە بۆ یاسای فۆلکلۆر ینی لە چوارچەوەی بابەتێکی شوێنەواریە سەیرمان کردووە یان تەنها جارە وەکو کەلەپور ڕێنەوەی پارێزین یەخۆیسەوە کاک بەڵێن تەمەنی 1000 ساڵ بێ لە دوای کاک بەڵێن چێ مەسەرەن ئەم ئەرکا بێ بگرێتە ئاستۆ هەرکە ئەرکی هاوڵاتیە و لەسەر ئاسی تاک بێ یان حکومە دەبێت بیر لەوە بکاتەوە مۆزەخانەیەکی نیشتیمانی فۆلکلۆری دروست بکە تا ئەم مۆزەخانە نیشتیمانیە فۆلکلۆریە ببێ بە مۆزەخانەیەکی گشتگیر کاک ئاری ئەو کەسانی بەڵێ من دەستخۆشی لێکەم ئەوانەی وەکو بەڕێزی وەکو هیوایەت یا وەکو حەس دەسان کردو بە کۆکردنەوەی ئەو بابەتە کەلەپوریانە بەڵام ئەوە هەمووی کەلەپوری کوردی نییە ڕاستە ئەم هەندێک زۆرینیان بەکارهێنەر بەکار هاتووە بەڵام گرنگ ئەوەیە بابەتە کەلەپوریەکانی ئێمە نەفرۆشرێ دەست پێ ئاسای ئەوانەی تر بژێوی ژیانی خۆی لەسەر ئەوە بێ بیفرۆشیا بیکڕێ بەڵام شتە کەلەپوریەکان
کوردیەکان ڕاستە. بە هیچ جۆرە ناکرێت بفرۆشرێ. من یەک نمونەی بچووکی ئەوەت بۆ بۆ کاک ئاری وڵاتانی ئەفریقا کە زۆر برسی بوون، ینی ڕۆژێک لە ڕۆژان کەسێکی برسی لە عەرزەکە کەوتووە مێش تێیاوە، پەراسۆکانی هەمووی بەدەرەوە بووە. یەکێک لە بێگانەکان یا بیانیەکان کە لە پورێکی ئەو وڵاتە بەدەستیەوە بیبات بەلای ئەوە تێپەڕێم هێزیشی تیانە قاچی ئەگرێت کە قاچی ئەگرێت ئەڵێ چییە؟ ئەڵێ ئەوە هی ئێمەیە، بەحاڵ قسەی بۆ کراوی ئێمەیە کە لە پوری ئەم میلەتێ ناتوانانی بیبیت. ئەو بۆ حاڵەوە کە زۆر برسی بووە. ئەوش دەسەکا بە گیرفانیا پارەی باتێ کە بێدەنگی کە ئەو شتە ببات. ئەڵێ نەک پارە هەموو سەروەتی دنیام بیتێ نامەوێت ئەگەر لە برسیشا بمرم ڕێگە نایم تۆ ئەوان پارێزگاری لە میراتی پارێزگاریان لە کەلەپوری شتی خۆیان کردووە. بەڵام ئێمە ڕاستە هەندێک چاوچنۆک دروست بوو یاخو دوشمنەکانی چواردەورمان پڕوپاگەدەی ئەویانە کرد مەسەلە ئەو شوێنانی کە خۆڕێژ کراون ئەیانۆت لە ناوەڕاستی ئەو گردەیە کەڵەشێرێکی ئاڵتون هەیە. ئەمە دەگەورێ وایە ئەمێ بۆ ئەوەی من تۆ یەکێکی کە چاوچلۆکەکان بە شۆفڵ بەربێتە ئەم گردە بیڕخێنێتە ناوەڕاستەکەی ئەمە بڕوە هیچیشی تیانە بەس بۆ تێکدانی ئەمەیە یاکو ڕژێمی هات ئەو گردانەی هەموو بە شۆفڕ ڕوخان کردی بە سەنگەر لە شەڕی ئێران و عێراقا بۆ بەرگریکردن لە خۆیان خەمی ئەوەی نییە. ببوورە ڕۆها کە کۆنترین جێگەیە لە جیهانە ئەو ساڵنامەی تیا دۆزراوەتەوە ڕژێمی تورکیا نەیەشتووە ئەوە دەرکەوێ سەرونبوونی کردووە دیزە بە دەرخۆنەی کردووە دیزە بە دەرخۆنە زۆر وشەیەکی جوانی دەردەکەوێت دیزە بە دەرخۆنە خواردن بووە دیزەکە بەڵێ دیزەکە دەرخۆنە هینەکە بۆکو دەرخۆنە سەر بەکارێت بەڵێ بەڵێ ئەمە ینی سەری بنێرەوە بێدەنگی کە نەبیندرێ. جامە بەسم کە ئەم دیزە بە دەرخۆنەی کردووە کە ئەمە دەرنەکەوێت کە دەرکەوێت مێژوو چێ پیشانەیە مێژوی کوێ ئەخاتە ڕوو هینینەتەوەی کوردە قاتە ڕوو. زۆر ڕاستە اینجاوا موسابیریشمان نەچێت ڕاستی جەنابی شێکێکی لە کەسە خەمخۆر و دڵسۆزەکانی بواری کللتور و پاراستی ئەم کولتورە جوانەی کوردەواری ماندوو نەبیتۆتە من درێژ بی ئیشەڵڵا مامۆستای چەندە گرنگە ئێمە خۆمان جارە پێش پارێزگاری کردین ئاشنابین بە کللتورە جوانەکەی کە خۆمان هەمانە بەداخەوە ڕەنگە زۆر کەسە بێ ئەسڵەن بەلایەوە گرنگ نەبێت کە زانیاری وەرگێکە چ بابەتێک کوردەواریە چ شتێک تایبەتە بە کللتوری جوانی کوردەواری هاتووە کللتوری وڵاتێکی تری تێڵکێشی ئەم کللتورە جوانە کوردەواریە کردووە. بڵێ خۆی لە ڕاستیە میدیەکان زۆر گرنگە بایەخ بە کەلەپور و فۆلکلۆر بدەن. ئەنی مەبەستم کە ئەڵێم بایەخ بۆ ئەوەی زیاتر بناسرێت زیاتر بچێتە ناو خەڵکەوە. یەک نمونەیەکی بچووکی تریشتان بۆ بێنمەوە کاک ئاری. کاک دەوەن ئەمەی جەمال عیرفان ئەی مۆزەخانەی جەمال عیرفان ڕۆی بۆ هەندەران بە منی و چیت ئێوە بۆت بکەم وتم کورە زۆر کەس ڕۆشتوی هیچیان بۆ نەکردیتی منیش تاقی کەرەوە ڕۆی بۆ یۆنان. لە یۆنان 4 سەعات شوێنەوارە دێرینەکانی وێنانی بە ڤیدیۆ لەگەڵ کوڕەکەی کاڵزۆی مامەسا عوسمان چێوار و کچەکەی کاک سابیر کۆکەی و لەگە کاک سابیر کۆکەی و ئەمانە هەموو شوێنەکانیان وێنەی گرتبوو تەبەن بۆیان ناردمەوە. ئەوەی کەمە بەسمە لێرە ئەوەیە کاڵ ساوێن کچی کاک سابیر کۆکەی لە پۆری 6 سەرەتایی بووە 6 سەرەتایی ئەو باسی شوێنەوارەکانە کات ئەمە مێژۆکەی بۆ ئەوەندە بەڵێ ئەو زانیاری بۆ ئەوەندە ساڵ ئەگەڕێتەوە ئەمە ئەوەی پێڵێن ئەمە ئەوەیە ئەمە ڕۆڵەی هەیە زۆر بەوردی پرسیاری لێ کە کاک دەوەن ئەڵێ تۆ ئەمانە چۆن نەزانی ئەڵێ لە پۆلی یەکی سەرەتاییەوە ئێمە ئەمانە خوێنین لە پۆلی یەکی سەرەتاییەمان هێنن بۆ سەر شوێنەوارەکانی بڵێ ئەو لەوێ ئەژی ئەجا ئێمەش زۆر گرنگە
بیر لەوە بکرێتەوە ڕاستە تا ئێستا داگیرکەران ڕێگەیان پێ نەیاوین پەروەردە ئەو هەنگاوە بنێت لە پۆلیەکی سەرەتاییەوە ئەو ئەرکە بکێشن نیان من بەو شوێنە دوورانە بەڵام مۆزەخانەمان هەیە ئاشنایان کەن ئەو شتانیان پێ بناسیێنین و خۆشەویستیان بکەن لای خەڵک. نووسەر و فۆلکلۆری زۆر سوپاس بۆ ئەمە زۆر سوپاس ئەمڕۆ کە ئامادە بووی لە لامان گەورە کردین مامۆستاگیان لە هەرە خەمخوارەکان سپاسانە زۆر تەمەندێکی ئینشەڵڵا هەر بمێنی مامۆستاگیان زۆر سوپاس. کێشەی مناقەشەیەکشمان بتان کە وەسەڵتە کۆنتریان جلوبەرجی کوردی ئەنی ئەمانی کە هەیە ستارخانی مراتخانی بۆ بزانم خوشی شێرەکە بەر کە وەسەڵتەکە کرێت بەڵێ ستارخانی و مراخانی ئەوە کڕێت ئەوە جلی ئەسڵی کوردیە بەڵێ ئەگەڕێتەوە سەردەمی کەریم زەند کەریم خانی زەند ڕاست دەسەکانە خۆش مامۆستا دەستە خۆش بێت دووبارە.